یاریەکی ترمان هەیە ئیسپانیا و پۆرتوگال. ئیسپانیا هەروەکو خۆت گوتت یاریێکی زۆر بەچێژن ناداتێت، یاریێکی زۆر توندت ناداتێت، یاریێکی چۆن دەڵێ یاریێکی داخراو دەکات، یاریێکی داخراو دەکات، ناهێڵێ گۆڵی زۆر لە یاریەکانی ببینی چ گۆڵی لەسەر تۆمارکرێت بۆ خۆی یاریەکە بباتەوە گۆڵ زۆر تۆمار بکات. مۆندیالێکی تەنیا بە تۆمارکردنی 7 گۆڵ 8 گۆڵ برد لە بەڵێ یاریزانەکانی بەرشلۆنەش گۆڵیان کرد. لە قەدیم و زەمانەوە لە کۆنەوە هەڵبژاردی ئیسپانیا بە تایبەت ڕاهێنەری ئیسپانیا هەمیشە کێشە لەگەڵ یاریزانەکانی ڕیال مەدرید هەبووە، ئەوە لەبیر نەکەین. یعنی چۆن دەڵێ هەندێک جار لەبەر میدیا ڕامۆسی بانگێش کرد یاخود هیچ یاریزانێکی تر نەبوو، گەنا ڕامۆسیش بانگێش نەدەکرا، کەسی دەست نەکەوتووە، بەڵام کەسیشت دەست ینی دەبێ بژاردە یەکەمت ڕامۆس ببێ لە کاتی خۆی لەگەڵ هیچ دانیا. ئیسپانیا براوە بوو بەڕاستی ئەوەی جێگەی داغ بوو کەوا چۆن دەڵێ بینەرێکی زۆری تۆپی پێ بە تایبەت دەتوانین بڵێم ناڵێم هاندەرانی پورتوگال چکە مستحیلە چۆن دەڵێ لە کوردستان هاندەری پورتوگال بوونی هەبێت، هاندەری ڕۆناڵدۆ لەبەر خاتی ڕۆناڵدۆ بووی لە پورتوگال، چۆن دەڵێ پشتیوانی و هاندەری کریستیانۆ بوونا خودی کریستیانۆ پاش وازێنانی ڕۆناڵدۆ لە مۆندیال پورتوگال هاندەری لە کوردستان نامێنێت. ئەسڵەن پورتوگال ناگاتەوە قۆناغێکی باشش نابێتە خاوەنی هیچ دەستکەوتێک. کاگلیس کێشەی پورتوگال لە بەرگری بەڕاستی منوان پێشبینیم دەکرد کە دوو بدڵی بەرگریەکەی باش نەبی. ئەو دوو دڵی بەرگریە وەکو ئاس باشن بەڵام تۆپیان زۆر لێ دەڕۆیشە بەرامبەر کرواتیا بینیم کە زۆر تۆپ لە دویان بەجێ دەمێنێت. کرواتیا 3 گۆڵی کرد بەڵام ئۆفساید بوو، یعنی بەختی نەبوومی بە زۆر نزیک بوون. با باسی ئەوە بکەم لە پێش ئەوان ڤیتینیا و نیڤێسمان هەبوو. گۆڵ پارێز کۆستا باشترین گۆڵ پارێزە تاوەکو ئێستا بینیومە لەگەڵ هەڵبژاردنەکان زۆر باش بووە. دوو دڵی بەرگریەکە باش بوون بەڵام تۆپیان زۆر لە باش بوون، بەڵام دەتوانم بڵێم لە باشەکانن چۆن دەڵێ ئەگەر لەدا هەشتیان پێ یاری کرواتیا بەدڵم نەبوو بەس ئیسپانیا باش بوو. دوو باڵەکەی سوپەرن کانسێلۆ زۆر باش بوو، بێ قسە نۆنۆ هیچ قسەی ناکرێت، هیچ ینی چۆن بڵێن ئەوەندەی ئەو لە نێو یاریگا بوو هیچ مەترسیێکی لامی نێمەڵ ساڵی تر لەسەر ئاستە بەردەوام بێ من دێمە سەر شاشە و دەڵێم باشترین بەرگری باڵی چەپی مێژۆ